ئێمە وەکو مامۆستایانی ئاینی بەوێ فەرق و جیاوازی پشتگیری هەموو ئەندام پەرلەمانە چی دەکەین کە بە ئەرچی سەرشانی خۆی هەر ئەستی ودفاع لە خەرک و میلەت دەکا ودفاع لەو دەنگانەکە کە بە حەق پێیان دراوە. وڵڵا قەرز هەیە طبعا دیارە لە نێوان حکومەت و حکومەتان هەیە، لە نێوان میلەت هەیە، لە نێوان قەرز لە شەرعدا هەیە، بەڵام بابرێم کە ئەو پارەیە کە قەرز کراوە خەڵک مافی خۆیتی ئەندام پەرلەمان چکە پەرلەمان بریتە لە بریتە لە یاسای چاک و باش لۆ خەڵک دابنێ و هەروە چاودێریشە بەسە حکومەتەوە. طبعا ئەو میلەتە هەم بەگشتی متفق بۆ لەسەرەوەی کە پەرلەمان زیهەتەکە یاسای ڕێک و پێک دادنێ لۆ بەڕێوەبردننی خەڵکی و هەروە چاودێری حکومەتیش دەکا کەواتە ئەندام پەرلەمانەکان عەق و مافی خۆیتیان کەوا لە پێچینەوە لەمیش بکەن لە هەموو هاوڵاتێک لە هەموو مەسئولێک لە هەموو وەزیرێک لە هەموو کەسێک کەوا لەو خاک و وڵاتەدا هەیە ئەو کەسشکەوە کوردەواری خۆمان قسەیانەیە دەرێ هەر کەسێکی کە پاکە لە محاسبە بێباکە کەواتە ئەوان مافیانە کە خەڵک بانجی پەرلەمان بکەن کابراش مافی خۆیتی دیفاع لە خۆی بکابرێکاکە ئەوە بەو شێوەیە هیچ ئەشکاری تێدانێ گومان تێدانێنە کۆ هەمە باڵافکردنا وی دەنگ و باسێک و 27 ملیارە شرێقەکە بەنجە بوو جوواگێک و دەخوازە مافەتخۆ نەکەن دەخوازە پاشا کەفتەخۆ نەکەن و یعنی وڵاتێکی وەکی کوردستانێدا 6 ملیۆن کەس بن نزیکی 10,000 ملیۆنێرە هەبێت نزیکی 5,000 ملیار دێرە هەبن دي 27 مليار دا انتربت بودي چه لهيتن چونكو همي دزن يعني چم بمتا يك مسؤول شيتن 27 مليار بداتن يعني هند اوانا دزيه بسيه سالا يدزيات كان دي دايندار بودي چه لهيتن وقت چاوي خونه دا خلقي پلان نبيتن همي سيكترين حكومت فشل اینا بتن دي در انجام اوه بيت اوه تدبيني خوي ولا انا شي زوري جابيتي ويا كاتو پەرلەمان ئەگەڕێتەوە بۆ حاڵەتێکی تایبەتمەندی خۆی کە نوێنەری خەڵکە نوێنەری خەڵکی ژەوەیە کە ئیشوکاری خەڵکی ڕاپەڕێنە بە تایبەتی ئەوانەی کە قوت و بژێوی ژیانی ئەو تاکانەی لەناو کۆمەلگاکانە ئاژین. ئەمە هەوڵێکی باشە گەر بۆ تۆ سەرۆکی حکومەتەکە با گەشتکە بۆ ناو پەرلەمان، بەڵام کێشەی ئەساسی لەکوایە؟ کێشەی ئەساسی لەوایە کە تۆ پەیوەندی بە زۆرینە و کەمینەوە هەیە. ڕەنگە سەرۆکی حکومەت بتوانێت راپۆرتێکی دوور درێژ ئامادە بکە زۆربەی پەرلەمانتارە قەناعەت پێ بێنێ، بەڵام منێکی تاچی ناوە میلەتە کە دەستم ناگاتە لایەوان ناتوانە قەناعەتم پێ بکە. بۆچی؟ لەبەر خاتریەوەی کە ئەمان ئای من لەم ماوەیان لێدوانێکی سەرۆکی حکومەتم بینی کەوتی هیچ ئەم قەرز و قۆڵە خەتایکی تی پارتی نییە. خەتای باوکی منە، ئەی خەتای چییە؟ وێ ڕای دەستخۆشیم بۆ فراکسیۆنی کۆمەڵ کە بەڕاستی هەستاوە بۆ یاسایەک و پرۆژەیە کە لە پێچینەوە لە حکومەت بک. من هیوادارم سەرجەم فراکسیۆنەکانی کە و سەرجەم پەرلەمانتاران و بێنە ناو ئەم پرۆژەیە و بۆ لێپێچینەوە لە سەرۆکی حکومەت وەز لێپێچینەوە لە کۆی ئەدای حکوومەتیش نەکەرەوە. ئەمە هەنگاوێکی سەرەتابێ بۆ ئەوی پەرلەمانتارانی تر فراکسیۆنەکانی تر ئەوانش هەنگاو هەڵبگرن و هەنگاوی لەو شێوە هەڵبگرن بە ئاڕاستی ئەوەی کە چاوێکی تیژ من لەسەر حکومەت بۆ ئەوی حکومەتێک بێ بتوانێت خزمەت بە هاوڵاتیان بکەنەوەک حکومەتێک ببێتە بەشمەینەتی بۆ بە هاوڵاتیان لە بری خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان بن. من تامن نادەکەم سەرجەم فراکسیۆنەکان و سەرجەم پەرلەمانتاران و پرۆژەی لەم شێوە ئامادە بکەن و بچنە ناو هەموو پرۆژەیەکی لەم شێوە لەسەر ئینتیمای حیزب بڕیار دەدەن وەک چێ دەیکا گرنگ نییە. مهم ئەوەی ئەم پرۆژەیە بێت و لە کاری پەرلەمانتاری بێ و لێ پێچینەوە بێ لە ئەدای حکومەت پێویستە هەموو پەرلەمانتاران زۆر مسیر من لەسەر ئەم جۆرە کارانە و دووبارە دەستخۆشیمان هەیە بۆ هەموو ئەو پەرلەمانتار و فراکسیۆنە کە هەڵدەستن بە لێ پێچینەوە لە حکومەت و چاوێکی تیژی میلەت دەبن نوێنەرێکی ڕاستەقینەی میلەت دەبن بۆ لێ پێچینەوە لە حکومەت. دیارە چوار فراکسیۆنی پەرلەمانی کوردستان ئەیانەوێت سەرۆکی حکوومەتی هەرێم بانگهێشتکەن بۆ ناو پەرلەمان بۆ لێپرسینەوە لەو 27 ملیار دۆلاری کە بە حساب حکوومەتی هەرێم قەرزارە. بەڕاستی ئەم پێم وایە ئەمەی کە پەرلەمانی کات کارێکی باشە و تاقیکردنەوەیەکی گەورەیە ئەگەر تیای دەرچێ ئەوە تا ڕادەیەک متمانەیەکە گەڕێتەوە بۆ پەرلەمان کە هەستاوە بە کارێکی خۆی کە خۆی بینێتەوە لە لێپرسینەوە و چاودێری و ڕقابە کە ئەبێ بەسەر حکوومەتەوە بێت. بەڕاستیەوەی تا ئێستا ئیبینین پەرلەمان نەیتوانی و هەستێ بە کارەکانی خۆی و ئەتوانی بڵین پەرلەمانێکە تەنها بە ناو زیندووە پەرلەمانێکی مردومان هەیە و پێویستە بەڕاستی پێویستە لێپرسینەوە بکرێت لەو 27 ملیار دۆلاری کە بە حساب
حکوومەت قەرزارە ئایا ئەو قەرزە لەکوێوە کراوە بۆیە بەڕاستی و دووبارەی ئەەکەمەوە پەرلەمان لە تاقیکرد لە هەڵسەنگاندنێکی گەورایە ئەگەر توانی لەم تاقیکردنەوەی سەرکەوتوو بێەوە ئەتوانین بڵین بەڵێ پەرلەمانمان هەیە بەڵام ئەگەر نەیتوانی لە پرسیینەوە بک لە سەرۆکی حکوومەت ئەوە بەڕاستی دایخەن و بڕۆنەوە ئەو پارێش بدرێ بە شتێکی تر باشترە بە هەر بۆ خۆیان بیخۆن باشترێکە لەوەی کە بەناو پەرلەمانێکمان هەیە و نەشتوانین لە پرسیینەوە لە سەرۆکی حکوومەت کاکە بەرپرسە لە بەرامبەر پەرلەماندا.